هاوڕێیانم کاتتان باش هاتینەوە بۆلاتان بۆ درێژەدان بە دەرسی کورسی دووەمی دەرسی کارەبە و مەگنەتیک کە لە ڕاستیدا چڕیم دەرسە لە کورسی دووەمە لەسەر مەگنەتیکە. پێشتر ئێمە سێ چاپتەری کتێبەکەی هاڵیدۆڕزدیکمان لەسەر بابەتی کارەبا وتوتەوە و ئێستەکانی هەوڵەدەین درێژێ و بابەتێک کاجێتەنەوە مەگنەتیکەوە لەگەڵ یەکە مروری بکەینەوە و قسەی لەسەر بکەین. ئەگەر لە بیرتان بێ لە کورسی یەکەمە من دەرسی کارەبا و مەگنەتیکەم بە ڕستەیەک لە بایبڵ دەست پێ کرد کە تقریبەن یەکەم ڕستەکانی کتێبی پیرۆزی بایبڵە کە خوددا ئەڵێ کارەبا ئەڵێ ڕووناکی ببە. بۆ بوون ڕووناکی ئێمە بە پێی زانستی فیزیا پێویستە لە چەند شتێ تێ بگەین. یەکەم لە کارەبا تێ بگەین، لە سروشتەکەی تێ بگەین، دووهەم لە مەگنەتیک تێ بگەین، مەغناطیس تێ بگەین و دوای هەر کام لەمانە بوارێکی تایبەت بە خۆیان هەیە تێکەڵبوونی ئەم دوو بوارە بێ بە بواری کارۆ مەگنەتیک، لە تازە لێکدانی ئەم دوو بوارە ئەبێ بەوە بواری کارۆ مەگنەتیک. پشێویە لە بواری کارە مەگنەتیکە کە بە کۆتەی ئەم دەرسا پێگەین ئەبێ بە ڕووناکی. جا بۆ ئەوە بگەین بۆ قۆناغا ئێستەکانی دوای ئەمە کە کارەبامان تەواو کرد ئێستا دینە سەر مەگنەتیک. مەگنەتیک هەمووتان لەگەڵ ئەو ئینە ڕەشەکە ئاشنا نامی بسمەنەوە زۆر بوودەکاری خودی بڵێن زۆر سەرەتایی کە مەوزانەگەین مەغناطیس چییە یا مەگنەتیک چییە، بەڵام مەگنەتیک ئینتراکشن مەگنەتیک پۆڵ تاوان مەگنەتیکەکە نەگەڵەکە ئینتراکشنەکە نەگەڵەکە کارلێکەکەن ئەنی مەغناطیسەکەن تۆ مەغناطیسێکە هەبە نزیکی مەغناطیسێکی تر دیدانی یا یەکتری جەزبەکەن یا یەکتری دەفعەکەن، یعنی ئەمە حەقیقەتی مەغناطیسەکانە. مەغناطیس دوو پۆلی هەیە، پۆلێکی N و پۆلێکی S و گرنگترین شت کە لێرە هەیە گە تۆ مەغناطیسێک ئەگە بە شێوەی شۆ بێ هەڵی بواسی بە شێوازی ئاراستەی باکوور و باشووری زەویت پیشانەدا. ئەمە پێمانەڵێ خودی زەوی مەگنەتیکەکە مەغناطیسێکە بە قەبارە گەورە، بەڵام هەرچەند بە توندی لاوازە بەس بە قەبارە مەغناطیسێکی گەورەیە، یعنی زەوی خۆی مەغناطیسێکی گەورەیە هەرچەند توندیەکەی توندێکی زۆر لاوازی هەیە. بەرحاڵ ئێمە ئەگەر مەغناطیسێکمان هەبێ ئەو مەغناطیس ئەگەر هەڵبواسین وەک لێرە دەبینین ئەمە جەمسەری N ئەمە جەمسەری S ئەمە N ئەمە S N و S کاریگەریەکانمان هەتمەشەکە گە تۆ قیبلە نمایەک یا جەمسەر نمایەک بێنی لە نزیکی ئەم مەغناطیسا دای بنێ حتمما ئاراستە وەرەگرێ، یعنی لایەکی ڕوەکاتە ئێنەکە لایەکیشی لێ دوورەکەوێتەوە یا لایەکی ڕوەکاتە ئێسەکە لایەکی لێ دوورەکەوێتەوە. خودی جەمسەر نمەکە یا خودی قیبلە نمەکە ئەبێ بە مەغناطیس سێرکرد، ئەوەی کە ڕەشە جەمسەری ئێنە یان نۆرسە، ئەوەی کە سپیە جەمسەری سۆسە یا پۆلە. وەتە نەزانن N و S دژبیەکەن NS ڕاکێشێ و NN دەفعەکە، SN ڕاکێشێ و SS دەفعەکە. لە هەمان کاتیشە ئەبێ ئەوە بزانن کە ئێمە توانین مەغناطیس بە کارەبا دروستکەین، بە کارەبای چی؟ بە کارەبای DC، کارەبایەکە ئاراستەکەی ناگۆڕێ وەک ئەوەی کە لێرە ئەیبینن وایرێکی کارەبا کە کارەبای لێوە تێپەڕاوێت تەزوی کارەبای لێوە تێپەڕاوێت لە دەوروبەریە ئێمە ئەگەر قیبلە نمایە دابنەی ئاراستەی قیبلە نماکە ئاراستەی بوارە مەغناطیسەکە لێرە پیشانەدا، یعنی پیشانێدا کە لێرە بوارێکی مەگنەتیکەیە. ئەگەر ئێمە بین ئاراستەی کارەباکە عکسکەینەوە ئاراستی تۆزی کارەباکە عکسکەینە ئاردی کەڕەمتەکە ڕێک ئەمیش عکسە بێتەوە، سێرکەن ڕێک عکسە بێتەوە، یعنی N و S-ەکەی ئەگۆڕێ. خۆتان نەزانن کە ئێمە مەسەڵەن مەغناطیسێک لێرە دانین، مەغناطیسە لێرە دانین بێەوە هیچ هینێکیان بێک هەبێ، ینی کەوتی بێتن لە یەک بە شێوەی زاهیری ئەبینی کاریگەری لەسەر یەک دانین. ئەم کارە بە چیە کرێ؟ بە شتێکە کرێ بە ناوی بوار یا بە ناوی فیلد، یعنی مەغناطیکەکان خۆی نییە، مەغناطیکە خۆیەتی و فیلدە بە دەوروبەریەوە وەکو لە کارەبا شەڕێک هەماشتمان هەبوو کارەباکە بڵێن فیلد عینێکی و خۆی بوو لەگەڵ فیلدێ بە دەوروبەریە. لێرە فیلدەکە هاتە ناوە لە بارگەی نەگەتیڤە، هاتە ناوە لە بارگەی پۆزیتیڤە لێی دەرەچوو. لە N و S ئیشا ئێمە تقریبان هەمان مۆزوعمان هەیە، بەڵام جیاوازێکی زۆر گرنگی مەگنەتیکە، ئەنی بڵێن
تەنێکی مەگنەتیک و تەنێکی کارەبایی لەوایە تەنە کارەباییەکە تۆ توانێت تەنی کارەبای نگەتیڤ پۆزیتیڤ بەسەر بەخۆ هەبێ بەڵام هەرگیز NOSی مەگنەتیکت بەسەر بەخۆ نییە ئەگەر مەگنەتیزەکەش لە ناوەڕاشا بکەیت بە دوو کردەوە لە دوو مەگنەتیز دەبێت بیکەی بە چوار کردەوە چوار مەگنەتی دەبێت یعنی NOSەکەش ئەبن بە ینی سکانە ئەمە لێرا بکەم بە دوو کردەوە ئەمە ئێنە ئەمە ئێسەوانیە ئەمە ئێسەکانی ئەمە ئێنە ئەوە ئێسە ئەگەر لێرا بیکەی بە دوو کردەوە ڕێکەما بێ بە N وا بێ بە S ینی ئەکسەر ینی هینە بێت ئەنواعی ینی ناتوانیت تۆ NOS لە یەک جیا بکەیتەوە هەمیشە پێکەوە بەرحاڵ ئەگەر تۆ بارگێکی کارەبایی هەبێ ئەلکتریک چارجێکە هەبێ لە ڕێگەی ئەلکتریک فیلدێکەوە کاریگەری لەسەر ئەلکتریک چارجێکی تر دانێ ئاڵێ و ئەمە حقیقەتی بڵێن ئەم ئەلکتریک چارج ئەلکتریک فیلد لەسەر ئەلکتریک چارجێکی کاریگەری دانەوە ئەگەر مەگنەتیکیشە هەبێ لەرە هەڵێکم کردووە مەگنەتیکیش هەبێ مەگنەتیکەکە لە ڕێگەی بڵێن هەمان کارەکە ینی بڵێن لەم لاوە تۆ مەگنەتیکەکەت هەیە لە ڕێ بوارێکەوە کە پێڵێن فیلد کاریگەری لەسەر مەگنەتیکێکیکە دانە هەر وەکو کارەبایش پۆڵە هاوشێوەکان جەم سەرە هاوشێوەکان یەکتری دوورە خەرەوە ئەنالاگ پۆلس ئەوانش کە هاوشێوەنین یعنی NS ڕاکێشە SN ڕاکێشی و هەمەمانەکە لێرە مای بینن یەکەم جار فارادەی هات بەڵێن وردە ئاسنی داناوە بە وردە ئاسنەکە تماشای کرد هینە ئەکرێ ئەو بوارە مەگنەتیکە کە بە دەوروبەری بڵێن مەگنەتیکەوە هەیە تەسەوری بکە ینی جوان زۆر بە جوانی وێنەی کرد وردە ئاسن لەسەر ڕووبەرەدا بنێ مەغنەتیسێکی پێ نزیکەرەوە ئابوو شێوازە ڕیزە بن بەو شێوازە ڕیزە بن لە جەمسەرەکانە تماشاکە وردە ئاسنی زۆرتر کۆ بێتەوە نێرە بواری مەگنەتیک بە قووەترە ئالمانە تماشاکەوانی لاوازترە و لە هەمان کاتە ئاراستی بواری مەگنەتیک هەمیشە لە ئینەوەیە بۆ S لە دەرەوەی مەگنەتیکە لە ئینەوەیە بۆ S لە ناو مەگنەتیکەکە لە ئێسەوەیە بۆ N لێرە لە ئێسەوەیە بۆ N لە ناوەوە لە دەرەوە لە ئینەوەیە بۆ S بس كدراج بينن لنا بواري كهربائي تقريبا هم شتێکمان هەبوو لە بارگەی پۆزیتیڤ دەرەچێتەوە بوارگەی نگەتیڤەوە لە دەرەوە بەڵام ئەم فەرقی نییە ئەم لە چ لە ناوە بێ چ لە دەرەوە بێ هەماشتا هەر لە بارگەی پۆزیتیڤ دەرەچێت بۆ نگەتیڤ بەس لێرە ئەو جیاوازی هەیە لە دەرەوە لە N دەرەچێت بۆ ناو S بەس لە ئێسەوە ڕوا بۆ ناو N یەک شتی زۆر گرنگ کە هەیە magnetic force کار ئەکاتە سەر بارگەیەکە بجوڵێ بارگەیە نەجوڵا بە هیچ بەس بارگەیەکە بجوڵێ حتمما مەگنەتیک فۆرس گوتمان ئەم کە مەگنەتیکانی مەگنەتیک فۆرس هەیە مەگنەتیک ینی بارگەیەکی کارەباییت هەبێ لە نزیکی مەگنەتیکێ بجوڵێ ئەبێ بەهۆی ئەوەوە کە بڵێن هەست بە هێزی مەگنەتیک بکە هەست بە هێزی مەگنەتیک بکە بۆچی چونکە وتمان ئەگە سەیری ئەمە ئەم ڕسمی یەکەمت کردی بێ وتمانەکە تۆ وایەرکی کارەباییشت هەبێ هەست بە بواری مەگنەتیکەکەی لە دەوروبەریە وایەرێکی کاڵگەری کارەبای دیسیە بەڵام خۆی کارن چییە ینی کارەبەت چییە کارەبەت گەرەوەی کە بارگەیەکە جوڵە کە بارگەکە جوڵە حتمما بواری مەگنەتیک دروستەکە و بواری مەگنەتیک دروستکە خۆی ئەمەش بواری مەگنەتیکەم دوو بوارە کارەکە نەسەنیە ئەو وەختەکانی لێرە هینێکی کە دێتە ئاراوە ینی بڵێن کوانتیتێکی کە دێتە ئاراوە ئەم هێزە چۆن کارەکاتە سەر ئەم بارگەیە بە پێی بڵێن ینی جیاوازی نێوان ئەم هینەت چییە ئەم مەگنەتیکەکان چییە کاتێکە کارەکەنە سەر بارگەیە ئەم جیاوازی ئەمەهێنین بە شتێ پیشانەدی مێنای B وەکەکەی مە کوانتیتی بە شتێکە منی بۆ کوانتیتیەکە بە ناوی B کە بریتیە لە توندی یا ئینتەنسیتی بڵێن فیڵدی مەگنەتیک ئۆکەی ئێستا تۆ ئێستا لە جیاتی ئەم NOS و ئەمانە ئێمە تەنها ئەمەمان هەیە ینی توانین بەم ڤێکتەرە پیشانی بێ لە دەرەوەیە ئەمە N دێتە دەرەوە وانە لە N-ەوە دێتە دەرەوە کە پیاڵەن توندی مەگنەتیک یا مەگنەتیک ئینتەنسیتی بە B پیشان دێتە ئۆکەی ئاراستەکەی بەم شێوازەیە بارگە لێرایە ئەم بارگە بەم شێوازاڕوە ئۆکەی ئەمە هەست بە هێزێکەکە هەست بە هێزێکەکە
کە ئەو